دیارە ئێمە ئەمڕۆ قسەمان لەوە کرد کە گرنگی ئەنجامدانی هەڵبژاردننی سەرجەم سندیکاکان و جەختمان کردەوە لەسەرەوەی دەبێت سندیکاکان نوێنەراتی میهانی خۆیان بکەن و بە زووترین کات هەڵبژاردنیان بۆ بکرێت تا شەرعیەت وەرگرن توان بەو کارەی خۆیان هەڵبستن و دەبێت حیزبەکان زیاتر ئاسانکاریان بۆ بکەین بۆی لە کاتی خۆیان ئەنجام بدرێ ئەو حاڵەتە ناڕەحەتی کێسە لە هەرێما هەیە لە بایکۆت و ناڕەزایەتی ئەو هەڵبین چارەسەری بکەین تاکو بە زووترین کات ئەو هەڵبژاردنانە لە ڕێڕەوی خۆی جێبەجێ بکرێت دانیشتنەکەش زیاتر لەبەرەوە پێشەموو شتێک ئێمە و هەردوو لامان لەگەڵ ئەوەداینە کۆی گشتی ڕێکخراوە پیشەیەکان بەم پیشەیانە کاری خۆیان بکەن یاساییانە بن شەرعی بن واتە نوێبوونەوە و هەڵبژاردنەکان بکرێت هیچ بیانەیەک بۆ تەعجیلکردن و دواخستنی هەڵبژاردنەکان لە هیچ وارێکدا نەبێتن. دووەمیشیان ڕێگا بۆ هەموو لایەنەکان و تاکەکان و کەسەکانی شەبێتن کە میهەنیانە و پیشەیانە لە ناو کۆی ڕێکخراوە پیشەیەکان کار بکەن. سێمیشان ڕێککەوتنە سەرەوەی داهاتوشدا لێرە بەولاوەش لەگەیەک لە پەیوەندی بەردەوام بین و بۆ داڕشتنی ئالێتی جێبەجێکردنی ئەو دیدگایانێک کە هەمان بوو بۆ باشترکردنی کاری پیشەیەکان لە هەرێمی کوردستاندا لە داهاتوشدا لەگەیەک بەردەوام بین و ئومێدەوارین لێرە بەولاوە هیچ کاتێک و بە هیچ بیانوەیەک و لەژێر هیچ پەردەیەکدا نە هەڵبژاردنەکان نەکاری پیشەی تێکەڵی بە بابەتە سیاسەکان و بابەتەکانی کە نەکرێت.